سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی ڕوانگە لەگەڵتانم. بەپێی داتاکان لە ساڵی 2007ەوە تاکو 2015 واتە لە ماوەی تەنها 8 ساڵدا 43,000 کرێکاری بیانی هاتوونەتە هەرێمی کوردستان. ڕێژەیەکی بەرچاو لە مژمارەیە ئەو کرێکارانن کە وەک خزمەتکار لە ماڵەکاندا کار دەکەن. کاریگەری ئەم کرێکارانە لەسەر خێزان بە تایبەت و کۆمەلگا بە گشتی چییە؟ بەو پێی ئەم کرێکارانە بە زمان و کولتور و دابوونەریتی جیاوازەوە دێنە ناو ماڵەکان و تێکەڵ بە ورترین تایبەتمەندیەکانی خێزان دەبن و تەنانەت زۆر جار ڕاستە و خۆ پەیوەندیان بە بەخێوکردن و پەروەردەکردنی منداڵەوە هەیە. کێشەکانیان چین و لە چ لایەنێکدا بەزەقی دەردەکەون. ئەم باسە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێزان محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ، دکتۆر عارف حیتۆ بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی، هەروەها میوانم لە سلێمانیەوە لەگەڵمانایە سەیران عەبدوڵڵا توێژەری کۆمەڵایەتی. پێشەوەی ڕووی پرسیار ئاراستەی میوانەکانم بکەم بەیەکەوە بابینەری ئەم پاکێجێ بوو. لەگەڵ باشبوونی بارەی دارایی هاوڵاتیان و گەشتە سەردنی ئابووری کوردستان لەم چەند ساڵی ڕابردوودا پیشەی هاوردەکردنی کرێکاری بیانی بۆ کوردستان سەری هەڵداوە بۆ مەبەستی کارکردن لە ماڵ و کۆمپانیا و ڕێستۆرانتەکان. دەرەگەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چەند کۆمپانیایەک ماڵەتیان پێدراوە کە بتوانن ڤیزە وەربگرن بۆ ئەو هاوڵاتی بیانیانی کە دێنە هەرێمی کوردستان و داواکاری نشینگەیان بۆ بکەن ئیقامە و ئەو کۆمپانیانە بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و گرێبەستیان بۆ کراوە و پابند بوون بەو تعلیماتانەی کە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە ئەوانەی کە لەلایەن وەزارەتی ناوخۆوە ڕێگە پێدراو بێ بە نووسراوی ڕسمی ئاگادار دەکرێنەوە. ئێمە ئەو کات وەک کۆمپانیایە کە ئازاد بێ بۆ ئەوەی ئەو کارە ئەنجام بدا ئێمە هەموو هاوکاریان نەکەین بەو مەرجەی کە لە یاسا و ڕێنمایەکانی ئێمە دەرناچێت. بەر لەوەی مۆڵەتی کارکردن و ڕێگەپێدان بەم کرێکارە پیانانە بدرێت لەلایەن پۆلیسی نێودەوڵەتیەوە لە تاوانباری و بێتاوانیم کەسانە دەکۆڵدرێتەوە. لە هەمان کاتیشدا پشکنینی تەندروستیان بۆ دەکرێت بۆ ئەوەی دڵنیابن لە ساغی تەندروستیان، دڵنیابوون لە نەبوونی هیچ نەخۆشێکی گواستراوە و درێژخایەن. ئێمە طبعاً هەموو شتێک ئێمە بەپێی قانون دێت، بەڵام تو سیرەکەی حاڵەتێکە نەخۆشیێکە لە ناکاوە تووشە بێ. ئێمە هاتنیان طبعاً لەگەڵ وڵاتان مەسەڵەن لەگەڵ ئەو بڵین ئەو کۆمپانی کە تەنسیقی لەگەڵ ئەەکەین ئێمە پێشتر داوا ئەەکەین کە مەسەڵەن ئەو کەسە کە دێتە لای ئێمە دەبێ لە ڕووی نەخۆشی و تەندروستی و سەحەت و هەموو شتێکی سەلیم بێ پاک بێت فحوساتی بۆ ئەوەی ئەو نەخۆشیە بڵاو نەکاتەوە لێرە. ئەو کە بە ئێمە ئەڵێبن کە ئەو شروطانەی لەگەڵدا ئەنێم ئەکید شەرتی لەگەڵدا ئەنێم کە ئەگەر هەر خەلەلێکی هەبوو من بۆی ڕەوانەی ئەەکەم چکە ناتوانم لێرە وەری بگرم قبوڵی بکەم. حکوومەتیش لێرەکە فحوساتی ئێرەش دەکرێت وەری ناگرێت. هەندێک لە خاوەن ماڵەکان پیان وایە ئەو کرێکارانە بوونێتە یارمەتی دەرێکی باش بۆ ئەوان و توانیویان هەرکێکی زۆر لەسەر ئەوان کەم بکەنەوە. من بەش بە حاڵی خۆم کابردومە بۆ ماڵی خۆمان ئەتوانم بڵێم لە زۆر خەم و خەفەت یعنی هاوکاری کردم زۆر کێشەی لە کۆڵ کردومەتەوە لە ڕووی ئەرکەوە چونکە هەندێک جار هەیە بە تەنیا ناتوانانی ئەرکەکانی ماڵ جێبەجێ بکەیت تایبەتی ئەگەر مۆزەف بی یان فەرمانبەر بی ناچاری بەشێکی واجبات ئەرکەکان بەسەر ئەوە بەجێ پیاڵ ئەویش بەباشی جێبەجێەکە و بە دڵسۆزانەش ئەیکات بەڵێ سوودێکی زۆریان هەیە. بەپێی سەرچاوەکان لە زۆرێک لە وڵاتانە دیاردەی کارکردنی کرێکاری بیانی لە ناو خێزان و ماڵاندابوونی هەیە. ڕێژەیەکی بەرچاو لە کرێکارەکان دووچاری کێشە و توند و تیژی بوونەتەوە. پرسیار لێرەدا ئەوەیە
ئاخۆ ئەگەر یەکێک لەم کرێکارانە دووچاری کێشە و گیرۆگرفت ببێتەوە چ ڕێوشوێنێکی یاسایی دەگیرێتە بەر ئەو ڕێکارە یاسانە چین کە هەم خاوەن ماڵ و هەم کارگوزار بە شێوەیەکی دادپەروەرانە مافیان بپارێزرێت لە بەردەم هەر گرفتێکی نەخوازراو دوجاریش دەپرسین کاردانە و نەگەتیڤەکانی کرێکارە بیانیەکان لەسەر خێزان چین بەتایبەت کە هەم کللتور هەمیش باری دارایی و هەمیش سایکۆلۆژێتی کرێکاری بیانی و کۆمەڵگەی کوردی جیاوازیان هەیە. دکتۆر عارف لە بەڕێستەوە دەست پێەکەم تا چ ڕادەیەک پێویستە بە کارگرتنی ئەم کرێکارە بیانیانە بە تایبەتی لە ناو ماڵەکانە؟ وڵا لە ناو ماڵەکانە ئێستا زۆربەی زۆری ئافرەتەکان لە دام و دەستگای حکومی یان لە کاری تایبەت ئیش دەکەن و هەندێکیان مناڵی زۆریان هەیە ئەو کرێکاران ئەگەر وەزعی ماڵەکە خۆش بێتن کرێکارێکی بیانی دەهێن هاوکاری ماڵەکە دەکاتن بەنسبەت ماڵەکان پێی بەڵام بەنسبەت کرێکاری پرۆژە ئەوە بەپێی ڕێنماکانی خۆمان ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر کرێکارەکانە کە لە ماڵەوە وەکو خزمەتکار کرێکاری ماڵەوە ئەگەر بە تایبەتی ئەو کەسانە کە نەخۆشن لە ماڵێ مثلەن داپیرە باپیرەیە چونکە کەلچەری ئێمە زوو بە زوو پیرەمێردەکان نابەنن ناوخانەی بەساڵات چوان ئیتر لەوێ چاودێری دەکاتن و هەروەها هاوکاری دایکی منداڵان دەکات ئەگەر منداڵی زۆری هەبێتن ئەو کەسانە کە حالیان خۆشە دەڵێن زۆر ئیسیفادە لێ دەکەین نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە خێزان پەیوەندیەکانی کەس ببێتەوە لەبەرەوەی کە ئەو بەساڵات چوە ئەگەر باوکە ئەگەر باپیرە بایەخەکە فلیپینیەک یا بەنگلادشیەک پێی دەدا و ئەو کاتە ئەندامانی خێزانەکە تا ڕادەیەک پشتگوێ خەن ئەخر بەپێی ئەو لیجارانەی ئێمە کە سەردان دەکەن زۆربەی زۆری ئەو کرێکارانە هەموو ئیش و کارەکانی ناوماڵی ناکەن و هەروەها تەنها پاکردنەوە ئەو ئیشانەی کە ئافرەت کوڕ یا کچ هی بەساڵاچوو یان وەکو بڵێن کابانی ماڵەکە پێی ناکرێت بیکاتن ئەوە یارمەتی دەداتن ئەگەر نان خواردن هەر ژنەکە دروست دەکاتن ئەگەر چاودێریکردن بۆ نمونە پێدانی دەرمان و شتەکانی پیرەمێردەکە هەر کوڕەکەیان کچەکە دەیداتێ ئەوە بەس یارمەتیان دەدات ئەوە بەپێی قسەی ئەو خەڵکانێکە کرێکاریان لەلای هەیە. بەڵێ کاک محەممەد 8 ساڵ 9 ساڵ ماوەیەکی دوور و درێژە چ کاریگەریەکیان هەیە ئەوانی کە لە ناو ماڵەکانە کارەکەن لەسەر کۆمەلگا ئێمە لە دەستی سەربەخۆی مافی مرۆڤ بەپێ ئەو پێوەرە نێودوڵەتیانەی کە هەیە و هەروەها بەپێ یاسا ناوخۆیانەی کە لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کرێکارانی بیانی و لە شێوازی مامەڵەکردن لە سۆنیەتی بەکرێدان یا خودکارکردنیان لە ماڵان و تەنانە لە کۆمپانیەکانیش کەمە بە شێوێکی گشتی ئەم دوو زۆرەیە ئەوەی کە پێویستە بە ئێمە نابێ هیچ کاتێک ڕێژە یا زیادبوونی ئاماری هێنانی کرێکارانی بیانی یاخود کەمبوونەوە کاریگەری لەسەر ئەو لایەنە مرۆیە بکە ئەو مافانە بکات کە بۆ کرێکارێکی بیانی یا کرێکارێک بەگشتی هەیە بۆی ئەوەی کە پێیوەستە بە بەدواداچوونەکانی ئێمە هەمیشە ڕەنگە بابەتی جەختکردنەوە لەسەر ئامار و داتاکان شێوازێکی فەرعی بووبی یعنی جوزئی بووبی لە ئیشەکانمان بەقەد ئەوەی کەمە بەستمان بووە ئایا لە کاتی هاتنی ڕێژەیەکی زۆری کرێکاری بیانی لە ساڵانی ڕابردوو طبعا دواتر کاک دکتۆر ڕەنگە ئاماژە بۆ بکە کە ئەمساڵ بۆ ئەم قەیرانەوە ئەو ئامار و داتایە دابەزیوە خەڵک لەبەرەوەی زیاتر خۆی بەشێک لەم کارانی کە لە ڕابردوو بەهۆی ڕەفاهیەتەوە پێویستی بە کرێکاری بیانی بوو ئێستا خۆی و ماڵ و مناڵەکە خۆیان ئەم کارانە جێبەجێ دەکەن ئەمەش پێویستە بەو بارودۆخە ئابووریەی کە ڕووی لە هەرێمی کوردستان بە تایبەت وە ناوچەکەش بەگشتی کردوێتەوە بۆیە ئەگەر سەیر بکەین ئێمە لە هەم ئەو راپۆرت و بەدواداچوونانەشی کە وەکو دەسەی سەر بەخۆی مافی مرۆڤ بەدواداچوونمان کردووە تەنها ئەوەی کە گرنگ بووە ئاماژەمان بە دوو لایەنداوە لایەنێکیان لایەنی مرۆییە ئەوەی کە پێیوەستە بە چۆنێتی کارکردن چۆنێتی مامەڵەکردن لەو ماڵانی کاریان لەگەڵ دەکەن دووەمیشان بریتیوە لە لایەنی یاسایی یعنی ئەو لایەنە یاسایی کە پێیوەستە بە مافە یاساییەکان لە پێدانی شوێنێکی شیا و ژیانێکی شیا و ئەو کرێی ئەو پارە و لایەنە مادیە کە پێویستە بەرامبەر ئەم کەسە و ئیلتیزامە یعنی خاوەن ماڵ ئیلتیزامی چێ بەرامبەر دواتریش ڕەنگە ئاماژەمان بە کۆمەڵە کەم و کوڕی کردووە بەوەی کە لە بەشێک لە کۆمپانیاکان هەبووە کە دواتر وەزارەتی کار بەپێ و ئامارانەی کە لای ئێمە بۆ نمونە لە ساڵی 2015 دوای دێنەوە سەر ئەو خاڵە ببوورە سەیران خان با لە تۆ پرسین توێژەری کۆمەڵایەتیت چ کاریگەریەکی هەبووە هەتا ئێستا کە هەستی پێ بکرێت لە کۆمەلگای خۆمانە ئەم خزمەتکارانە لە ناو ماڵەکانە
بەڵێ دیارە دیاردەی بەکارهێنانی بەخێوکەریا ئیشکەری بیانی لە ناو ماڵەکانە بۆتە دیاردە و بەهۆی ئەو مەبەستەوە کە وەک پێشتیش ئاماژەیان پێیا برادەران کە ڕۆڵی ژنان لە ناو کۆمەلگای ئێستا بەرچاوترە لەبەرەوە وەختێکی نییە زیاتر بەکاری بێنێ لە بەڕێوەبردننی هەم ماڵەکە و هەم بەخێوکردنی مناڵەکە بمانێ و نەمانێ ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە کاتێک دایک لە دەرەوە بێت لە ماڵەوە فەراغێکەیە کە ئەویش ئیشکەری ماڵەکە ئەیکاریتە لەمە لە ڕووی نان خواردنەوە بێت یا خزمەتکردنی مناڵەکە بێت لە ڕووی هەڵسو و کەوتەوە بێت بە تەکید ئەمە بتێ و نەتەوێت دوو کەلتوری جیاوازە کاریگەری لەسەر یەکتری دانێتتر ئەو کاریگەریە ئەگەر نێگەتیڤانە بێ یا پۆزەتیڤانە بێ بەڵام بەپێی ئەو دەرچانەی کە تاکو ئیستا دەرکەوتون کاریگەرەکان زۆرتر کاریگەرێکی نێگەتیڤانە بۆ پۆزەتیڤانە بێ لە برێ بمانێ و نەمانەوێ ئەمانە کللتورێکی جیاوازیان هەیە دیانێتێکی جیاوازیان هەیە پەیوەندێکی کۆمەڵایەتی جیاوازیان هەیە لە پەیوەندە کۆمەڵایەتەکانی کە تایبەتە بە کۆمەڵی کوردی لەبەرەوە کاریگەریکی نێگەتیڤانیان هەیە ئەگەر ئێمە ئاماژە بەوە بین تۆ مناڵێکی بچووک لە بەردەم یەکێک بەخێوەیەکە کە هەموو جیاوازیەکی هەیە لە هەڵسو و کەوت و مامەڵەیە بە تەکید کاریگەری لەسەری دروست ئەکات. بەڵێ سپاس دەکەم. دکتۆر عارف ئەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان هەن بە چ ڕێکارێکی یاسایی ئەم کرێکارانە هاوردە دەکەن؟ 43,000 کرێکار لە ساڵی 2007 بە شێوەی کە دەڵێن 43,000 ئەوانن کە بە شێوەی فەرمی لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هاتوونە کە وەزارەتی کار بە شێوەی نافەرمیش هەن ئەو لەوانە هەبن حتمما هەنا لە هەموو وڵاتێکی ئەوەی کە هەر وڵاتێکی ئیشی لایبیتن شێوەی نافەرمی زۆرن بەڵام ئەوەی کە بە شێوەی فەرمی هاتن 43,000 کەسن لە ساڵی 2007ەوە لەو 43,000 نزیکەی 19,000 خزمەتکاری ناوماڵن ئەوان دیکە کرێکاری پرۆژەن. 43,000 تا چ ساڵێک؟ تا ساڵی 2000 کۆتایی ساڵی 2015 و 6 مانگی یەکەمی 2016 هەڵبەتە بە پێ ڕێنمای ژمارە 2 ساڵی 2016 تاوان ئەو ڕێنما هەموار کراوە لەگەڵ ڕێنماکانی دیکەی ژمارە 3 ساڵ 2015 هەموو ساڵی ڕێنماکان بە پێی پێداویستی و بە پێی پڕکردنەوەی کەلەنەکان هەموار دەکرێنەوە کۆمپانیەکان ئیجازە ڕێنمایانە چین؟ ڕێنمای هێنانی کرێکاری بیانیە کە پاڵپشت بە مادەی 23 یاسای کار چونکە هەر ڕێنماییە کە لە وەزەر دەردەچێت پێویستە پاڵپشتیەکی قانونی بۆ هەبێتن. مادەی 23 یاسای کاریش ڕێدەرادەن کە کرێکاری بیانی لە ناو وڵات ئیش بکەن هەر کۆمپانیادا باسی مافی کرێکاریش کراوە هەموو مافێکی کرێکاری خۆماڵی کرێکاری بیانیش ئەو مافە هەیە بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2012 پەرلەمانی کوردستان کە لەسەر یاسای 39 ساڵی هەفتەوەیەکی عێراقی هەموار بەڵێ سپاس دەکەم کاک محەممەد تا چ ڕادەیەک ئەو مافانە دەستەبەرکراون بۆ ئەو کرێکارانی کە دێنە ئێرە بەدڵنیاییەوە ئێمە دەزانین لە هەرێمی کوردستانی ڕەنگە هەر ئەگەر هەرێمی کوردستان لە ناوچەکۆک و نمونەیە وەربگرین لە بابەتی یاسای باش ئەوە هەرێمی کوردستان بێ نمونەیە لەبەرەوەی باشترینە بەڵێ ینی یاسای زۆر باش لە هەرێمی کوردستان دەرکراوە کە تەنانەت لە ناوەند نیە لە عراق پابند بوون بەو یاسایەوە دەچینە سەر ئەمەشیان دیارە ئێمە لە کاتێکدا کە ئەسلی یاسا ئەوە نییە تەنها وەکو لە تەشریع دەربکرێ بەقەت ئەوەی کە گرنگە چۆن جێبەجێ دەکرێت وە گرنگە ئەم یاسایە چۆن تەنزیمی بۆ کام چین و توێژە بۆ کام بابەتە ئەوەی کە هەیە ئەوەی کاک دکتۆر ئاماژەی پێکردی مە دەزانین هەم لە عراق هەم لە هەرێمی کوردستان جگەلەوەی کە یاسای تایبەت بە بواری کاری کرێکاران هەیە ساڵانەش ڕێنمای تایبەت لەلایەن خودی وەزارەتی کار و جەنابی وەزیری کاریشەوە حەزەکەم ئەوم بۆ باسکەی کە ئێوە وەکو مافی مرۆڤ تا چ ڕادەیەک ئەبینن کە ئەو یاسایانە فراهەم کرابێ بۆ یاساکان ئەوەی ئێمە بینی مافی کرێکارەکان ئێمە تێبینیمان کردووە کۆی ڕێنماییەکان خۆ یاساکان هیچ کێشیان نییە تەنانەت ڕێنمایەکان و کاکتۆرە ماژی پێکرد بەڵام بەداخەوە ڕەنگە زۆر جار و هەر بە پێ و ئامارەی کە خودی وەزارەتی کار خۆیان ساڵی پار بڵاویان کردەوە 151 مۆڵەتیان لە چەند کۆمپانیایەک وەرگرتوێتەوە ڕاگیراوە بەهۆی ئەوەی کە ئەم کۆمپانیانە پابند نەبوونە بە خودی و ڕێنمایانی وەزارەتی کار شتێکی هاوبەشەیە لە نێوان یاساکان و لە نێوان ڕێنماییەکانی کە لە هەموو دام و دەستگاکان و بە تایبەتی و ڕێنمایانی تایبەتی بە کرێکاریان لەگەڵ مافی مرۆڤ یعنی بەشێک لە ڕێنماییەکانی کە وەزارەتی کاردەری دەکات پابندە بە بناماکانی مافی مرۆڤ بۆیە هەر کاتێک وەزارەتی کار خۆیان لیژنەکانی وەزارەتی کار تێبینیان کرد کە کۆمپانیایەک شوێنێک ماڵێک بەشێک لەم خەڵکانی کە بەرپرسن لەم کارە
پابند نینە بەڕێنماییەکانی وەزارەتی کار وە بەو مۆڵەتیان لێ دەستێنەوە ڕنگ نییە ڕاستە خۆ ینی ئیجراتەکەەوە نیەوەی من بزانم کە مۆڵەتیان لێ وەربگرنەوە ئاگادار دەکرێنەوە کەم و کوڕەکان پێدەگوترێت کە دواتر پابند نەبوون بە دڵنیایم شوێنە لێ وەردەگیرێتەوە. سپاس دەکەم دکتۆر عارف تا چه حدێک مافی خاوەن ماڵیش لە ناو ئەو یاسایە هەیە؟ چونکە ئێمازانین لە هەردوو لاوە پێشێرکاری بەپێی عقدە بەڵام چونکە وڵاتی ئێمە زۆر ئێمە ئاڵا هەڵگری مافی مرۆڤین و زیاتر لە وڵاتە دیموکراسیەکان دیموکراسینە و زیاتر لە مافی مرۆڤ بە زۆربەی زۆری جاران قەزیەکە لە مەسلحەتی کرێکارەکە دەبێت چونکە ئێمە لیجانمان هەیە لیجانی لە هەر شارێک لجنەیەکمان هەیە لە سێ ئافرەت پێک دێت سەردانی ماڵان دەکەن لە کاتی هەر کێشەیەکدا خۆی لە نێوان کۆمپانیا و خاوەن ماڵەکە عقدێک هەیە بەپێی ئەو عقدە سابتە بۆ هەموو کۆمپانیەکانیان جیاوازی هەیە لە نێوان کۆمپانیایك و کۆمپانیای جیاوازی هەیە بەس ئێستا ئێمە یەک دەخینەوە ئەوە فۆرمێکمان دروست کردو عقدی بۆ هەموو کۆمپانیا چونکە کۆمپانیا جیاواز هەبوون کۆمپانیا هەبوو لقی لە شارەکانی دیکە هەبوو کۆمپانیایە تەنها کۆمپانیا هەیە زۆر ئیشی هەیە کۆمپانیای کرێکاری نیپالی و هەندی و سریلانکی دەهێنێت کۆمپانیای کرێکاری ئەفریقی دەهێن کۆمپانیای کرێکاری جورجی دەهێن تو هەر یەکە وەڵڵە وڵاتێک دێن یعنی کۆمپانیا هەمەجوورەکان تعاملی هەمەجوور لەگەر کرێکاری هەمەجوور دەکەن عقدەکانیان لە یەکتر جیاواز بەڵام ئێستا ئێمە فۆرمێکی تازەمان داناوە لەسەر کۆمپانیەکان تەوجا دەکەین کە هەمویان یەک عقدیان هەبێتن یەک شێواز و عقدەکەش پێشتر بە زمانی عەرەبی و کوردی بۆ ئێستا بێ زمانی ئینگلیزیش ئیزافە بکەین بۆ ئەوەی کرێکارەکە چونکە زۆربەی زۆری کێشەکان کە کرێکارەکە دێت کرێکار دەڵێن من نەمزانیوە آخر کرێکارەکە تەوقیع کراوە ئەبێ بزانێتن چی لە عقدەکە نووسراوە حتەکە بۆچی حەزەکە ئەندونیسی لە لای ئیش بکەن لەبەر دوو هۆکاری زۆر گرنگ هۆکاری یەکەم ئەندونیسیەکان زۆربیان مسلمانن هۆکاری دوم ئەندونیسیەکان ئینگلیزی دەزانن هەم مسلمانیشن و هەم ئینگلیزیش دەزانن مەرجی یەکەمی خاوەنکارەکان لەگەڵ کۆمپانیەکان ئەوەیە ئینگلیزیەکەی باشیان ئینگلیزیەکەی باش نییە بۆ مناڵەکانی خۆیان ئەوەنەی کە نیپالی دەهێنن نیپالیەکانیش کەمێک هەرزان ترن وە کەلچەری نیپالیەکانیش نزیکەی کەلچەری ئێمە عرف و عاداتیان بەنسبەت فلیپینیەکان کە فلیپینەکان خەڵکی خاوەنکاری ناوماڵان حەز لە فلیپینی ناکەن چونکە کللتوریان لە کللتوری ئێمە کەمێک جیاواز. سپاس دەکەم سەیران خان کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر خێزان ئەم کرێکارانە لەسەر خێزان چییە؟ بە دڵنیاییەوە کاریگەری ڕاستەوە خۆیان هەیە وەک لە پێشە ئاماژەمان پێ دایک و باوەک ئەرک و ڕۆڵی لە ناو خێزانە کەم ئەبێتەوە کە ئەرک و ڕۆڵی لە ناو خێزانە کەم بۆەوە بە خێوکەرەکە ئەو ڕۆڵە ئەگرێتە ئەستۆی کە ئەما بێتە سەبەبی ئەوەی کە لە تەمەنی سەرەتایی مناڵ پێویستی بەوەیە قدوەیەک بۆ خۆی دروستەکە جاری وایە پەناباتە بەر ئەوەی کە بە خێوکەرەکەی ئیشکەری ماڵەکە بکاتە بە قدوە بۆ خۆی کە ئەمەش بۆ خۆی بەک پێشتر ئاماژەمان پێکە جیاوازی کللتوری و ئاینی و ڕەفتاری و هەڵسو و کەوتی لە نێوانی ئێمە و ئەوانە هەیە یا لەوانەیە دایک و باوک بۆ خۆی بیانێ بەرنامە و پرەنسیپێکی تایبەت بۆ بەخێوکردنی مناڵەکەیان دانێن لەم کاتەیە ئەمە بە خۆی بێتە گرفتێکی گەورە یەکێک لە گرفتەکانی کە ئەبێتەوەی ئەوەی کە بڵێن نهێنی لە ناو خێزانەکانە نامێنێت چکە تۆ کەسێکی کە هاتۆتە ناو خێزانەکە کە ئەمە بۆ خۆی واکە کە نهێنی ناو خێزانەکانە نەمێنێت یەکێکە لە کاریگەریەکانی کە ئەوەیە هەندێک جار بە خێوکەری ماڵەکەەوە کات هەڵەی مناڵەکان پشارێتەوە لە دایک و باوکە دوجار بە گرفتێکی گەورە ئاشکرا بێ لە ناو خێزانەکەیە کە ئەمە بۆ خۆی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر بنەمای کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی کە دواییە بە تەسەوری من ئەو پەروەردە کۆمەڵایەتی کە ویستومانە لە ناو خێزانەوە بگەینینەوە کۆمەلگا فەراغێکی تێکەوێت کە ئەویش جیاوازە بێت لەو کللتور و دابوونەریتی کە ناو کۆمەلگای کوردیە هەبووە. سەیران خان ئەم کرێکارە ئافرەتانە بە تایبەتی دێنە ناو ماڵەکانەوە ماڵەکان گەنجیانتیایە و پیاویانتیایە و دەبیستینەوە کە هەندێک کێشەی تایبەتی دروستە بێ. ئەم کێشانە تا چ ڕادەیە کاریگەریان هەبووە لەسەر کۆمەلگا وەڵامەکە دوای ئەو فۆکس بۆپەوەرەگرین. هەر کەسێک پشت بەخۆی بەسێ لە ئیش و کارەکانی ئەوە باشترە لە کۆمەلگەی ئێمە شاوشتانە تەنها خۆ دەرخستنێکە لە ناو دەوڵەمەنەکانە بۆ بەکارهێنانی ئەو جۆرە کەسانە هێنانی کرێکار بۆ ناو ماڵەکان تۆ تا چەند سیقە پێێتی کە ماڵ و ناڵی خۆت یعنی ئەیتە دەستی تا تربێتی بیا تۆ ئەگەر تربێتی ئەو پێ باشە خۆ تربێتی بیا بەیانی ئەگەر هەڵ سوکەوتێکی خراپ بەرامبەر مناڵەکەت کات تۆ توانی قسەی لەگەڵ کەی چکە تۆ خۆت هێناتە ماڵەکەی خۆ کۆمەلگای کورد هیچ کاتێ کە یەکێکی
بیانی کە کورد نەبێ بێتە ناو وڵاتیان بێتە ناو شاریان ماڵی هیچ بە هیچ شێوەیەک وەکو کەسێکی بیانی سەیری ناکات و مامەڵەی لەگەڵا ناکات و ئەوش ئەوە عکسەکاتەوە کە ئەو کەسێک کە هاتووە خزمەتی ئەو کەسە پاکەوتێشەکە بۆ ئێمەش باشە عینەن شت هەمان ئەتوار جوانەکەی ئێمە بەرامبەر وە خۆمان ئەنوێنێتەوە بەپێی با بڵین ئەو کەسانن کە چۆن هەڵسوکەوتیان لەگەڵاکەن یعنی ئەبێ بەرامبەرەکەی باش بێ بۆن منە ئەگەر من باش بووم لەگەڵ ئەوە ئەویش باشە بێ لەگەڵما ئێستا خۆمان ناسیەوەمان هەیە هەیەە هەر وەکو تەبیعی وەکو خۆمان بە میوانیت لەگەڵ خۆمانە ئەی بینە دەرەوە کاتی تریش زۆر باشە یعنی یارمەتی ئێن لە ئیشکردن ئەوکو خزمەتکارێک یعنی سەیری ناکەین ڕاستە بۆ یارمەتیان بۆ با بڵین کەسێکی پیریان نەتوانانی هەستێ و دانیشێ بەڵام خۆشمان یارمەتی ئێن ینی نەک هەموو ئەرکەکە بخەینە سەر ئەو. بەڵێ سێرانخان فەرموو وەڵامەکە دوایەوەی ئەو فۆکس بۆ پشمان بینی؟ بەڵێ دیارە کۆمەڵێک کاریگەری دروست دەکا بە تایبەتی لەسەر هەرزەکاران هەر خۆک و خۆمان نەزانین هەرزەکاران هێشتا کەسایەتێکی ستابەتی خۆیانیان دروست نەکردووە پێویستیان بەوەیە کە ڕێنمایەکی تەندروست لە نێوان لەلایەن خاوە خێزانەکانیانەوە بکرێت کە ئەمەش ئەرکی دایک و باوکە بەڵام بەبوون بەهۆی ئەو فراغی کە دایک و باوک دروستی کردووە کە لە کاتی ئیشکردنیان کە لە دەرەوەی ماڵ و بەخێوکەر ئەمڕۆڵە ئەگەڕێ جاری کامە بۆ خۆی کاریگەریەک دروستەکە وەکو پێشتر ئاماژەمانیانی شەر نیە و کەسانی کێنە ناو خێزانەکانەوە کەلتورەکەیان یا دابوونەریتیان یا هەڵسوکەوتیان نزیک بێ لە هەڵسوکەوت و ڕەفتاری خێزانەکانی ئێمەوە لەبەر ئەوە مناڵیش بمانێ و نەمانێت لەم فترەی کەسایەتیانە یەکێک لە کەسایەتەکەیان لاساییکردنەوەیە کە حەزەکەن لاسایی ئەو کەسانە بکەنەوە کە لە بەردەمیانان هەڵسوکەوتەکەن و ڕەفتارەکەن ئەو کەسەش تۆ ناتوانانی کۆنتترۆلی هەموو هەڵسوکەوت و ڕەفتەرەکانی ئەو بکەی ئەو هاتۆ تەنها لە ڕووی لۆجستکیەوە ینی خزمەت گوزاری بە تۆ بگەێنێت ئەو خۆی ڕەفتارەکانی خۆی وەکو خۆی ئەکا بەڵام مناڵەکەی تۆ لاسایی ئەکاتەوە کامە جاری کابێ کاریگەریەکی سلبی لەسەر دروستکردنی کەسایەتی تاکەکانی ناو کۆمەلگا و تاکانی ناو خێزان کە مناڵێکی تەندروست دەرناچێت چکە ئێمە خۆمان ئەزانین ئەڵێن ینی مەسلێکی جوان هەیەڵێت تۆ بناخ دروستکردنی مناڵ وەکو نووسینێکە لەسەر بەر ینی ئەمە لە ناو هزروی مناڵەکەیە ئەمێنێتەوە کە ئەمە بۆ خۆی کاریگەریەکی خراپ لەسەر کەسایەتی مناڵەکەیە دروستەکە بۆیە من لێرەوە ئاماژە بەواکەم ڕاستە ضرورێت یا پێویستی وای کردووە ئێمە بە خێوکەر یا ئیشکەر بێنینە ناو خێزانەکانمانەوە تەنها پرسیارێک لەوێ بکەم لە ناو خێزانەکانە ئایا لاساییکردنەوەش لە نێوان خێزانەکانە بەشێک نییە لەوەی کە ئەم کرێکارانە هەروە ژمارەیان زۆرترە بێت و خەڵک زیاتر کاریان پێەکە؟ بەتەکیید خۆی بەشێک ینی خۆ هەمووی لە ضرورەتانەی هێناوە بەشێکی وەکو پێشتی جەماعەت ئاماژەیان پێ بەشێکی بەهۆی ڕەفاهێتەوەی کە خەڵک گەشت بۆ قیمەی ڕەفاهێت بیری لەوا کردو خۆی بە دوای ئیسراحەتی خۆیان بگەڕێ بەس ئەو لایەنەی ئەبینی لایەنە نێگەتیفەکەی نابینی کە کاتێک کەسێکی بێگانە هێنێتە خێزانەکەی دەرئەنجامەکانی تری سپاس دەکەم سەیرانخان دکتۆر عارف پشکنین و ئاساروارە یاساییەکان چۆن ماماڵیان لەگەڵا کرێ لەگەڵم کرێکارانە؟ پشکنینە پزیشکیەکان چ پشکنینێکیان بۆ کارێکی بێتە کوردستان لە کۆمپانیەکە ناچێت بۆ ماڵەکە حتا هەموو فەحسەکان نەتیجەی هەموو فەحسەکان دەربن فەحس دوو جار فەحس دەکرێت جارێک لە وڵاتی خۆی فەحسەکانی خۆی لە وڵاتی خۆی لەگەڵ خۆی دەهێنێتن و لە کوردستانش ئەبێ فەحس بکاتن فەحسەکان هەمووان لەگەڵ کرێکارەکە ئینجا دەچتە ماڵ هەر کرێکارێک فەحسێکی چەوت بوو دوای خاوەنکارەکە مافی هەیە بێ شکات بکردن ئەو کاتە ئێمە لەوانە ئیجازەی کۆمپانیەکە سەحب بکەین بەڵێ شکات لە کۆمپانیەکە دەکاتن چونکە کۆمپانیەکە ئەبێ فەحسەکان هەمویان دروست بن. کاک محەممەد وەکو داتا لە لای ئێوە چی هەیە بۆ دوا سەرنجیشتان بۆ بەرنامەکە؟ ئێمە بەدڵنیایی ئەوەی کەمە بەسمانە جەختی لەسەر بکەینەوە هەرێمی کوردستان ناوبانگێکی جوانی هەیە لە بابەتی مامەڵەکردن لەگەڵ هەموو خەڵک لەگەڵ دەوروبەر لەگەڵ ئەو کەیسانەی کە دێتە پێش لەگەڵ ئاوارەوە دەبینین هەرێمی کوردستان چ جۆرە مامەڵەیەک دەکات بۆیە ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو چەند حاڵەتێک هەبوون کە بە گران لەسەر بابەتی کرێکاری بیانی لەسەر هەرێمی کوردستان شکاوە بریتی نەبوو لە مامەڵەی وەزارەتی کاریان تەنانەت کۆمپانیا بریتی بوو لە خودی مامەڵی بەشێک لە خانەوادە و خێزانەکان لەگەڵ کرێکارەکان زیاتر لە چەند حاڵەتێک کە ڕەنگە زۆر کەم بووبی دە حاڵەتێک بووە کە بریتی بوو لەوەی کە مامەڵی خانەوادەکان باش نەبووە و تەنانەت بە شێوازێک بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە تێبینی کراوە لەلایەن ئەو خەڵکانەی کە
پسپۆڕن بۆ خوێندنەوەی سایکۆلۆژی و دەرونی ئەم بابەتە زیاتر ئەوەی لێر خوێندراوەتەوە بەشێک لەم کرێکارە بیانیانە ئیسیغلال کراون وەکو بەندا یعنی تەنانەت مامەڵەکردن لەگەڵیان وەکو مرۆڤ نەبووە بۆی کە مرۆڤێک هاتوۆتە ماڵەکە هاوکارە بۆ تێپەڕاندنی کۆمەڵێک لەو پێداویستیانە بە پێچەوانەوە وەکو کەسێک کە مامەڵەی لەگەڵ کرا وەکو بەندا بۆیە ئەمە بووە گلەیی لەسەر خۆمان ئێمە هیوادارین کە وەزارەتی ئەم ئەرکە ببێنێ. سپاس دەکەم کاتمان نامێنێ سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ ئامادەبوونتان و سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا ئەڵقەی داهاتوو کاتێکی خۆش.